ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل لأحد ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. زور خوشحال و شادومانم لە زنجیرە بابەتێک بە ناوی ئافرەتە مەزنەکان لە خزمەت کۆمەڵێک لە خوشتی بەڕێز و ڕێزداری خۆم بم کە ئەو خوشکانە خوای گەورە پایەداریان بکە تەمەندرێژیان بکە لەسەر عەمەلی ساڵح، خوا خیریان بنووسی کە ئێمە ئەوڕۆ لە خزمەت یەکێک لەو ئافرەتە شۆڕەژنانە یەکی لەو ئافرەتانی کە بەڕاستی هەڵگری پەیامی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بووە بە شێوازی خۆی باشترین ڕۆڵی بیری لە ژیانی خۆی، ئەویش خاتو مەڕیەمەیە. خاتو مەڕیەمە ئەو ئافرەتەیە کە بەڕاستی ئەگە سیر بکەیت خوای گەورە سوبحانەهو وتەعالە لۆ تێگەڕای هەموو ئافرەتانی جیهان لە باوکە ئادەم کە خەلق بووە لە دایکە حەوا هەتا ڕۆژی قیامەتێ تێگەڕای ئافرەتان لۆ ڕێز و پێگەی ئەو ئافرەتانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوورەتێکی ناوناوە بە سوورەتی النیساء، سوورەت النیساء کەوا چوارەمی سوورەتی قورئانی پیرۆزە. خوای گەورە وەکو شەڕەفمەندیەک وەکو ڕێزێک بۆ دایکانمان بۆ خوشکەکانمان بۆ کچەکانمان بۆ تێگەڕای ئافرەتان خوای گەورە سوورەتێکی خاص تایبەت کردووە بە ناوی سوورەتی النیساء، بەڵام سوورەتێک نییە بە ناوی سوورەت الڕیجال، لەبەر ئەوەی ئافرەت دایکە، ئافرەت خوشکە، ئافرەت دامەزرێنەری کۆمەڵگەیە. بۆیە ئەگەر پیاوانێک هەبن هەچەندی گەورە بن ئەوە دایکەک ئەو منداڵی گۆش کردیە، ئەو پیاوەی دروست کردیە، ئەو دایکەکە لە پشتی ئەو پیاوەی بووە، ژنێکی ساڵیحەیە لە پشتی ئەو پیاوەی بووە کە ئەو پیاوەی لێ هەڵبکەویتن. بۆیە بە خاص و بە تایبەتیش خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوورەتێکی تایبەت کردووە، خاصی کردووە بە ناوی یەکێ لەو ئافرەتانەی کەوا گەورەترینی ئافرەتی سەردەمی خۆی بووە، ئەویش خاتو مەڕیەمەیە، سەلامی خوای گەورەی لەسەر بی و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بی. سوورەتی مەڕیەم ئەو سوورەتەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوورەتێکی خاص تایبەتی کردیە بە ناوی خاتو مەڕیەمە، خوای گەورە پایەداری بکە لە دنیا و لە قیامەت. خاتو مەڕیەمە سەلامی خوای لەسەر بێ دایکی یەکێکە لەو پێغەمبەرانەی کەوا ئولوالعەزمە، پێنج پێغەمبەر هەن سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ، یەکێ لەو پێنج پێغەمبەرە ئولوالعەزمە خۆڕاگرا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە تایبەتمەندی باسی ئەو پێنج پێغەمبەرەی کردووە، وەکو دەفەرمێ فەصبر كما صبر أولو العزم من الرسل. چێن یەکێک لەو پێغەمبەرانە عیسای عەلەیه السەلام، دایکی ئەو عیسایە چێیە؟ خاتو مەڕیەمە. لۆیە ئەو مەڕیەمە ئافرەتێکی زۆر گەورەیە لە ڕیزی پێغەمبەران خوای گەورە باسی کردو، ڕاستە پێغەمبەر نییە بەڵام دایکی پێغەمبەرە لە ڕیزی ئافرەتانێک خوای گەورە باسی کە هەڵگری پەیامی خوای گەورەیە ئەو خاتو مەڕیەمە. لۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆز زۆر بەوردی باسی ئەو ئافرەتە شۆڕەژنە مەردە خواناسەی کردووە. لۆیە ئێمە ئەگە باسی خاتو مەڕیەم بکەین، بەر لەوەی باسی خاتو مەڕیەم بکەین دەبیت ناچاری باسی دایکی خاتو مەڕیەمیش بکەین، کە یعنی ئەو ئافرەتە کە خاتو مەڕیەمە دایکێکیش لە پشتی ئەو شۆڕەژنەی بووە کە داپیرەی عیسا پێغەمبەر عەلەیه السەلام کە دەکا خێزانی عیمران. لۆیە خوای گەورە کە باسی ئەو بنەماڵەیە دەکا، یعنی ماڵی باپیرەی خاتو مەڕیەم کە عیمران لە خانەوادەی عیمران خێزانی عیمران ئەو خانەوادەیەکی زۆر و تایبەتمەندن. لۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە یەکێ لە سوورەتەکانی قورئان سوورەتی ئالی عیمران، سوورەتی ئالی عیمران بە ناوی باپیرە و خاڵوانی عیسا پێغەمبەر عەلەیه السەلام، بە ناوی ماڵە بابی خاتو مەڕیەم ئەو خوای گەورە باسی ئالی عیمران دەکاتێت. لە قورئانی پیرۆز خوای گەورە دەفەرمێ سوبحانەهو وتەعالە
إن الله اصطفى آدم وآل إبراهيم وآل عمران على العالمين. سيبنا مالا هبوا أو سيبنا مالا لم يجودا سيبنا مالي زور قوربنا لسدمي خويا چينا أوانا إن الله اصطفى خواي قورا دفرمي أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بزانا خواي قورا حالي بجار لأنه تقرأي بشرية مرفايتي شيء هالبجار آدم باوك آدمي هالبجار كبوا بسرتساوي باوچێک سەرچاوی هەموو ئەو مرۆڤایەتیە یەکەم خەڵقێک کە خوا خەڵقی کرد تاکە کەسێک کە خوای گەورە بەدەستی مبارەکی خۆی خەڵقی کرد باوکە ئادەمە اینجا دەفەرمی ئەو ئادەمەمان ئێمە هەڵبژار و ئالە ئیبراهیم و نەوە و بنەماڵە و خانەوادەی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام ئەوانیشمان هەڵبژار ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام خۆی کوڕەکەی کە إسحاق كريوي كيعقوب كريوي كيوسف أو بن مالي كوا كومالتي زول لبيغمبرانيا ليه الكون برازاكي إبراهيم كلوطة أو بن ماليش من هالبجار بن ماليش خور راقد ديندار خواناس هالبامجار انت خواي قد دفرمو هيك يشتلو بن مالاني إما هالبامجار يو ريز مان لينا لو سردمي خويان قولتريني بن مالبونا وآل عمران وعروها خانواده وخيزانو بن مالي عمران كدايكا مالي بابيري عيسى بيغمبر لطرفي داشي دكا بن مالي مال بابي خاتو مريم اوانش من حرب شاردو كوات اللي ردا خشكاني بريس بزانة تمشاب كآفرت سرورتي هي خاتو مريم برودي دايتشيكا آفرتيكا كخيزاني عمران أو آفرتا خوي لخواي قلاكرتوا زور خمخوري ديني خوابوا إستدين باسي دكي لو يخواي قول سبحانه وتعالى كباسي خاتو مريم دكا دفرمي ومريم ابنة عمران دفرمي خاتو مريم أو مريم كوا كتي عمران التي أحصنت فرجها أو خاتو مريمي كوا داويني خوي باراس لهم جناهك لهم تاوانك لهم خرافكاريك لهم دامن بيسيك أو آفرتا باكترين آفرتي سروي زمي سروي روي زويبوا آفرتي زور خانوادا خاندان ريكوبيك مال بابي لو يلي خوي يقول لك باس دكاتن أو آفرتا برودي تشيبوا لو يخواي يقول سبحانه وتعالى كباز كاتن آل عمران أو بنا مالبونا أو خيزان بونا كبروردي من دالك يان كردوا أو من دالك كتوليكا كخاتو مريم ليرة دعوي كزور قرنقا إما باسي بكين لقرآني بنوز باسي جو عمران كراو عمرانك كدكا عمراني باوشي بابيلي مريم عليه السلام بلي دكا باوشي مريم وعمران كشهبوا أو عمراني كدكا باوشي موسى بيغمبر عليه السلام عمراني باوشي موسى تشيبوا ناوي يصفري كري قاهثي كري لاوي كري يعقوبي كري إسحاقي كري إبراهيم بو عليه السلام أو عمران بوا كدكا بابي موسى بيغمبر بلام أو عمراني كدكا بابي مريم بوا تشيا ابن ناشان ابن ناثان بنو سليمان بنو داود بنو إيشا بنو يهوذا بنو يعقوب طبعا أويش لقر حتى تيكل دبتو لقر إبراهيم بيغمبر عليه السلام بلام لطرفي نوح بيغمبر عليه السلام أوي تريان باوشي عيسى بيغمبر عليه السلام لأن زكترو زوتر دقاتوا إبراهيم بيغمبر بلام عمراني باوشي مريم عليه السلام أو لطرفي نوح بيغمبر عليه السلام دقاتوا إبراهيم بيغمبر عليه السلام لطرفي داود كما تلير دا دو مريم جدالين هبوا مريم كبوا طوانا والرأي كاكا وكو خواي سبحانه وتعالى لقصي موسى بيغمبر عليه السلام
لەگەر هاڕوونی برای کاتێککە موسا پێغەمبەر دەچێتە ملاقاتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا هاڕوونی بەجی دێری لە ناوبەرنی ئیسرائیلەکان کاتێکەوە مانگەی پێێتی و 10 ڕۆژی کەشی زیاد دەکرێت لە بۆی دەبتە 4 ڕۆژ ئەو 4 ڕۆژە موسا پێغەمبەر لە قەومەکەی لە بەنی ئیسرائیل بە دوور دەکەوی حتا ئەو 4 ڕۆژای دەستە ملاقاتی خوا و دەگەڕێتەوە ناو بەنی ئیسرائیل کە هاڕوونی لە بۆیان بەجی هێشتیە وەکو وەکیل وەکو جێنشینی خۆی کاتێک کە دەگەڕێتەوە سامری کە کابرایکی گومڕا بووە هەستا گۆلکەچی لە زێر دروست کرد بە خەڵکی بەنی ئیسرائیلی گۆ ئەوە خوای ئێوەیە ئەوە خوای ئێوەیە ئەو گۆلکەی بپەرستە لۆیە خەڵک تووشی گۆلک پەرستی بوون کاتێک کە موسا پێغەمبەر عليه السلام دەگەڕێتەوە دوای ئەوەی کە خوا گەورەترین نیعمەتی لەگە بەنی ئیسرائیل کردیا ڕزگاری کردن لە دەستی فیرعون ئەو ئەوان جارێشتر دەگەڕێنەوە سەر بتپەرستی و گۆلک پەرستی و لۆیە زۆر تووڕە دەبێتن دێتن پێشەوەی سەری هاڕون لەگەڵ ڕیشی دەگری ڕای دەهەژێنی یەبنە بۆچی ئەتوات کرد ئەو خەڵکە ئەو هەسەر گەردان بن موسا پێغەمبەر بە هاڕون دەڵێ هاڕونیش دەڵێ یەبنە ئومە لا تأخذ بلحيتي ولا برأسي لێرەدا کە دەڵێن یا ئەختە هاڕون ئەو هاڕونە کە برای موسا پێغەمبەر بووە لەو کاتێککە گلەی لە خاتو مەڕیەم دەکەن بە مەلووتکەی دەگەڕێتەوە چ دەڵێن یا ئوختە هاڕون لێرە ئوختە هاڕون زانایان چەند قسەچیان کردووە دەڵێن ئوختە هاڕون کە لە قورئانی پیرۆز باس کرایە ئەو هاڕونە نییە کە مەقسەد پێ هاڕوونی برای موسا پێغەمبەر نە ئەو هاڕونە نییە هاڕونە چکە بووە دیارە عیمرانیش کوڕەکی هەبووە دەڵێن ناوی هاڕون بووە هەندە چیز لە زانایانی تەفسیر دەفەرمون ڕەحمەتی خۆیان لەسەربی دەڵێن یا ئوختە هاڕون هاڕون پیاوێکی خواناس شوێن جێنشینی موسا پێغەمبەر بوو لە پێغەمبەرێکێکە لە پێغەمبەران کە ئەنەهو وەکو یعنی ئەی مەڕیەم تۆ لە پلەپایە وەکو خوشتی هاڕوونی یعنی ئافرەتێکی زۆر گەورەی چۆن ئەو کارە خراپەت کردیان کەواتە لێرەدا ئەو دوو ڕای هەیە لە دەربارەی کە لە ئەو ئاتێک کە بازەکەن کە لە سوڕەتی مەڕیەم کە دەنی یا ئوختە هاڕونە ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغية ئاوای پێ دەڵم بەڵام خاتو مەڕیەم سەلامی خوای لەسەر بێتن ئیشارە لۆ منداڵێک دەکات لە دواییدا باسی دەکەیت خاتو مەڕیەم سەلامی خوای لەسەر بی کاتێک کە لە دایک دەبیتن ویلادەت و لە دایک بوونی خاتو مەڕیەم بەو شێوەیە دایکی خاتو مەڕیەم ئافرەتێکە خێزانی عیمران یەکێ بۆ لە پیاوە هەرە گەورەکانی ناو قەوم و قیلەی خۆی لە ناو بەدی ئیسرائیلەکان پیاوەکی زۆر ڕێزدار بووە پیاوێکی زۆر خواناز بووە پیاوەکی سنجین و پیاوەکی بە حورمەت بووە لۆی خێزانیشی کە ناوی حەنە بووە ئافرەتێکی زۆر ساڵیحە بووە یعنی هەم عیمران هەم خێزانەکە کە ناوی حەنە یان حەنە بووە هەردووچیان خێزانێکی زۆر دیندار و خواناس و زۆر لە بۆ خوا سوڵحاو بووە لۆی خوای گەورەکە لە قورئان دەفەرمێ وإذ قالت امرأة عمران ربي إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم خاتو حنا خێزانی عیمران ئافرەتێکی هەندە خواناز بووە هەندە دیندار بووە حەزی کردیە نەک بە ماڵ و سەروەت و سامان و خزمەتکردنی پیاوەکەی و ڕێزگرتنی میێوان و پەروەردەکردنی منداڵەکانی کە هەر لە خزمەتی دینی خوای بی ئافرەتێکی پەیامدار بووە هەستی کردیە بەیت المەقدس فەرامۆشە پێویستی بە کەسە کە خۆی یەکلا بکاتەوە ئەو شوێنە پیرۆزە کەوا شوێنی سەردانی هەموو پێغەمبەران بووە سێم قیبلەی موسڵمانانە فەرامۆش کرایە کەسێک نییە لە خزمەت ئەو شوێنە پیرۆزە دابی لۆیە کە هەست بەو فەراغ و فەراغە دەکا داوایەک لە خوای دەکا تاکە ئافرەتێک کە نەزری کردبی بەجگەر گۆشەی خۆی بەجگەر گۆشەی خۆی ئەو خاتو مەڕیەمە بوو ئەو دایکی مەڕیەم بووە کە دەکە خاتو حەنا لۆیە چ دەڵێ خوای گەورە لە قورئان لۆماتۆمار دەکا وإذ قالت امرأة عمران ئەی پێغەمبەری خوا
صلى الله عليه وسلم باسي أو كاتبك كاتكوا خيزاني عمران خاتو عنا داوای کردو پارا والأخوة تيكون ربي أي پروردگارا إني نذرت لك ما في بطني ليد باريمو داوان لدك ليم قبول بكي أو ديار حاملة بودو جيان بوا أو كوربيك النوزك ما خوايا من دي كما نذر لبرخاتري تو خوايا دي كما نذر أو من ظالم ببيت خزمة كاري بيت المقدس قريك بي بياوك بي هلا من ضالي وقوشكم قوريكم پرورديكم ببيتا خزمة كاري أو بيت المقدس أو شوينة بيروزا ما في بطني محررا أي خوايا أو من ضالة معناته محررا أي غير مملوك لأحد لنا قرب ببيتا خزمة كارو عبد بندي هيت كسيك تنهاد ببيتا عبدة الراس تقيني خود أي خواي قورا يان حرا في التصرف دبي أو من ضالة پرورديكي واي بكم پیاوانە بی مردانە بی خاوەنی قسەی خۆی بێ ژێردەستەی هیچ کەسێک نەبێ لۆی بتانی قودسیەتی ئەو شوێنە پیرۆزە کە بەیت المەقدسە بپارێزی یان محررا يعني التخلص من الشوائب واتە ئەو منداڵەی کەوا بەدوور بی پاڵفتەکراو بی پەروەردەی زۆر جوان کرابی لە هەموو خەڵت و خاڵ و خراپیەکی شرک كفر تكبر هم الصفات شي ناشرين وخراب لو من ضالي بدور بيتن خوايا او من ضال بو شوي داوال لي دكم ديكم بنزر خوايا وعد بلين ددمتو او من ضالي ددمتو خزمتي مالي توبك اي خوايا كبيت المقدسة خوايا اللي مقبولك طبعا ليرة دابزانا لا ميجو مروفايتي دو زار انسان نزري بمن ضالي خوي كريا دو زار يقلوانا نذري إبراهيم بيغمبر بوا نذري كاتك كوا خواي يقول الدعوة دكاتن إبراهيم بيغمبر عليه السلام ككركي سربري طبعا وعد بليني دا بخواي يقول تي فرموي خواي يقول كذا فرمي ربي هب لي من الصالحين أي خواي من ضالك بدي من ضال تساكا كان انت لو كاتي كوادر دفرمي إبراهيم بيغمبر بكرة كيدري بإسماعيل دري ربي إني رأى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله إبراهيم بيغمبر دي من ضالك يخوي لبيناي خوا سردبري أمر فرماني خواهي يقول زي بزيدك نذري دوام خواهي يقول سبحانه وتعالى كويستي أو نذري زي بزيك إبراهيم بيغمبر أو عادوا بليني خواهي يقول زي بزيك كخواهي يقول الدعوائي لذا كيش أمري خواهي زي بزيك يكوسر خواهي يقول سبحانه وتعالى خواهي يقول برانشي زور كوري نار دخواروا لزياتي إسماعيل بيغمبر بهانا هاتو نذركي قرباني كي كدباو بو برانا قوري كوا دابزي بو سروي زويو لزياتي إسماعيل بيغمبر عليه السلام سريبري نظري دوام باوشي بابيري بيغمبري خو عبد المطلب وكل السيري بيغمبر هاتوها دفرموه بابي عبد المطلب تيانا نظري كرديا يقل من دالكاني سربري لويا لمقابل اشتشي لباشا خلق هاتم وتعي عبد المطلب كودة بيتو من داري خود سربري بيا وشي قوري وشي تو لويا هستا ديارا تيرو بشتي كرديا هدار تيرو بشتي كرديا يقل من دالكاني دردتو لمقابل سربريني أو من دالي دع وشتري دادنا دزار كردي حتى سطع وشتري سربري فنذري كذبو يقل كركاني كذلك بابي بيغمبري ابو عبد الله سريبري بلام لمقابل أو سطع وشتري سربري نزركي زي بزينك لو يكوات اللي يبدا نزر بمن دال بزقر قوششتي زور زحمتها لو يا دايبشي مريمش خيزاني عمران نزر دكا بزقر قوشكي خوي أو من دالي كاتي كدوجيانا من دالكي خوي بكاتا نزر لويا خاتو مريم سلامي خوي لسبب
پەروەردەی دەستی ئەو دایکە خواناسە دەست بە دەست نوێژە دیندارە خواناسەیە لۆیە تەربیەتێکی ڕەبانی لەسەر پەروەردەیەکی عەقیدەیی بە ئیمانێکی زۆر پتە و پەروەردە دەکرێتە وەکو چۆن دایکی دڵی لۆ خوا یەکلا کردەوە نیەت و مەبەستی لۆ خوای خۆی یەکلا کردەوە لۆیە خوای گەورە مەبەست و مەرامی دایکی هیناجێ بەڵام بە شتێک زۆر گەورەتر لەوەی کە ئەو دایکە داوای کرد دایکی مەریەمە داوا دەکە منداڵێکی ببی منداڵەکەی کوڕبی ببێتە خزمەتکاری بەیت المەقدیس بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ئاوات و ئامانجەی ناینێتە دێ لە جیاتی کوڕی ببی کچی دەبی بەڵام ئەو کچە بە چەندین و چەندین قات باشترە لەوەی کوڕەکی باە لۆ ئەو ئافرەتە خاتو مەریەمەیە ئەو خاتو مەریەمەیە دەبێتە دایچێک بە موعجیزە ئاسا منداڵێکی دەبیکەوە عیسای عەلەیه السەلام بزانە ئیشی خوای چەند جوانە لۆیە دایکان و خوشکانی بەڕێز ئەوەی کە زۆر مهمە ئینسان لە هەموو ئیش و کارێکی خۆی خۆت تەسلیمی خوا بکە داوای شتێک دەکەی خوای گەورە شتێکت دەداتێ داوای شتێک دەکەین ئێمە خوای گەورە نامانداتێ دەبی قەناعەت و یەقینمان هەبی ئەوەی خوای گەورە بۆ ئێمە دادەنێ زۆر باشتر و چاکتر و لە مەسلحەتی ئێمەیە دەبی ئینسان و عەقیدەی هەبی خۆ ئەگەر لە دنیاش ئێمەی بینین هیچ و گومانی تێدا نییە لە دوعاکانت کە دەپاڕێەوە خوای گەورە هەمووی دەکاتە زەخیری قیامەتە لە بۆت چ ئەجر و پاداشتێک لەوەی گەورەترە لۆیە لێرەدا بزانە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی خاتو مەریەم دەکە سەلامی خوای لەسەر بێ خاتو مەریەمە منداڵەکە دەبێتە کچۆڵەیەکی ڕێک و پێک لەو کاتێکدا کە لە دایک دەبیتن ئینجا کە منداڵەکەی دەبیتن دایکی خاتو مەریەم خاتو حەنا زۆر نیگەران دەبی لۆیە چ دەڵێ ربي إني وضعتها أنثى فالله أعلم بما وضعت أي پروردگارا أوي أمن داوام کرد أو أميدو آواتي منها تجي إني وضعتها أنثى أو من ذلك استأنبيتم كتا مية والله أعلم بما وضعت خوايا خوش أقداري بوي أمن تمن ذلكم بوا وليس الذكر كالأنثى أي خداي جورا خد أقداري وليس الذكر كالأنثى كلمة أو دستواجهة خشكاني بريس بزانة تمشابكة كدري أن الذكر وليس الذكر كالأنثى مقصدي بيتيا يعني إنسان وكو بياو خزمتي مزقود كما بيت المقدس أو يبقى بياو دكري بأفرد داكري تيكالبونو مثلا لونمونا بيجنو يجيا خزمت كدني مزقوتا لو بابتاني تيكالبون ببياو أو زيادة بياو بيدكري ليرة أو مقصدك يعني وليس الذكر كالأنثى يعني أو أميدو آواتيك أمن همبو أميدو آواتك زور قورا لوي كوا أو أميدو آواتا ببيكم أو ملونها تدي أي خوايا أو أميدو آواتا قورينا بو راس تآفرتش بكالك دي بلام لو هم لا عندك زحمتها لويا ليرة وليس الذكر كالأنثى يعني كواتا ليرة دا وليس الذكر كالأنثى دبي أقدار بين أو آية زور يعني بودي بيخيني نوا خواي يقول كذا فرمي أو قصي خاتو حنيا خيزاني عمران أي پروردگارا هرجيس نير وكمينية ليرة دا باسي أويدك وليس الذكر كالأنثى ليرة دا أمد بي أقدار بين هندك حالتها بلي بالضبط يعني هندك إيش هي ببياوة شي دكري بلام هزار آفرت كوبيتوا إيش أو بياوي بيناكري لهمان كاتش دا بي آقدار بي هندك كارو كده هي بآفرتك دكري بمليون زلاميش داكري بزانا وتخستوا من دالبون پروردكني من دال لا هلقتي من دال ناوز الرحمي دايق أو كارا بيروزا أو كردارة قوريا كخواي يقول لا تصدين شوين قرآن باسي كرديا أو بشي دكري بس كاري آفرتانا أو شرف دريتا آفرت وكو دايق كسيدار منزله ودرجي قورتنا لبياو لوي أو آفتك دلين وليس الذكر كالأنثى لو أو مقاما لو أو إشاء نيرو مي وكو يكوانينا بل لينا دا
لو كاتي خاتو مريم لدايق دبي خواي قول سبحانه وتعالى خاتو حنا ديوي أو من دالا پروردەیەک بکە لەو کاتێ لەگەڵ لەدایکبوونەکە ئەوەی کە زۆر گرنگە خوشکانی بەڕێز و دایکانی بەڕێز هاتن میهمە ئینسان بەر لەوەی کە هێشتا ئەتو شوت نەکردیە بزانی چ باوکچێک دەکەیە باوکی منداڵەکانت چ پیاوەک هەڵدەبژێری ببێتە باوکی منداڵەکانت چ پیاوێک شایستەی تووە چ پیاوێک شایستەی ئەوەیە کەوا عقیدە و بیر و باوەڕ و خۆتی تەستی بکەیت هەموو پیاوە ئەوەی نییە لێ ئافرەتی گرانبەها ئافرەتی بەقیمەت ئافرەتی ئیمانداری خواناز زۆر بەقیمەتە نابێ خۆی هەرزا فرۆش بکاتن ئافرەت زۆر گرانبەها و بەقیمەتە دەبی ئەو پیاوەی کەوا ئەو ئەمانەتەی خوای گەورە هەردەگری دەبی لەو ئاستەی دانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ زۆر ئاگداری ئافرەتان بن ئەی پیاوەکان فإنكم أخذتموهن دەفەرمێ ئێوە ئەو ئافرەتانە وەردەگرن دەبتە خێزانتان بئەمانەتی الله ئەو ئەمانەتی خوای گەورەیە سپاردەی خوای گەورەیە لۆیە خوشکانی بەڕێ زۆر مهمە ئافرەت بەڕاستی بزانی چ پیاوەک هەڵدەبژێری لۆیە لێرە دەخات و حەنا دایکی مەڕیەم لەو کاتێک کە ئەو منداڵەی دەبی لەوێ ڕەدەست بە پەروەردەی منداڵەکەی دەکات دەجێڕنەوە دەڵێن کابرایەک پیاوەک منداڵەشی دەبی کە منداڵەکەی دەبی لە بۆ سبەینێ زوو مامۆستایەکی زۆر خۆشەویستی دەبی مامۆستا ئیمام و خەتیبی مزگەوتە سەلام عەلەیکم السەلام دوای نوێژی سبەینێ دەرێ مامۆستا وەڵا ئەو شۆ منداڵکمان بووە مامۆستاش دەرێ ئەو شۆ دەرێ ئەرێ وەڵا دەرێ نەسیحەت و ئامۆژگاریەکم بکە یعنی چ ئەو منداڵی بکە وەکو پەروەردەیەکی چاک لە ئێستا ڕەدەست پێ بکە مامۆستاش دەڵێ وەڵڵاهی زۆر تاخیراتی دەرێ مامۆستا تاخیری ئەو شۆ هاتی بە دەرێ کاکە دەبا بەر لەوەی دایکەکە بینی بەهات بای پرسوڕات بکرد با چێ بکەمە داچی ئێستا تاخیرە ئەها خوشکانی بەڕێ چەند مهمە خەم خواردن لەو منداڵە لەوەی کە چێ دەبتە بابی ئەو منداڵە یان ئەو پیاوە چێ دەکاتە خێزانی خۆی زۆر مهمە لۆیە خاتو مەڕیەم خاتو حەنا کاتێکەوە مەڕیەمەی دەبی بە چەند خاڵێکی زۆر گرنگ پەروەردەیەکی زۆر جوانی دەکات یەکەم شتێک کەوا پەروەردەی دەکات لە ڕووی معنەوی پەنا دەباتە بەرزاتی ئەڵڵاه ئەو منداڵی لۆ پارێزی چەند مهمە ئێمە لە دوعاکانمان لە پاڕانەوەکانمان کە هێشتا منداڵ نەبووە هە لە شەوی یەکەم کاتێ ژن و پیاو بەیەکتر دەکات سونەتە بسم الله بکەن ئینجا بپاڕێنەوە لە خوا بڵێن خوایە شەیطانمان لێ بە دوور بخا و شەیطان و ئەو منداڵی کە پێمان دەدەیت بە دوور بی لە شەیطان ئەو دوعای پێغەمبەرە بسم الله اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا لەو کاتێک کە ژن و پیاو بەیەکتر دەگەن دەبی ئەو دوعای بکە خەمی ئەو منداڵەیان بی کەوا لەو سەرجەیە بەرهەم دێ منداڵێکی ساڵح منداڵێک بە دوور لە وەسوەسەی شەیطان لۆیە چ دەڵێ یەکەوسەر دەڵێ وئینی سەمەیتوها مەڕیەم خوایە ئەو منداڵی کە بوو ئەوە من ناوی لێ دەنێم بە مەڕیەم ناوی لێ دەنێم مەڕیەم کەلیمەی مەڕیەم لە عیبری لە زمانی عیبری مەسیحیەکان بە معنای عابیدەیە واتە ئافرەتێکی خواناس بزانە چەند ناوەکی جوانی هەڵبژات ناوەک شایستە لەگەر میهنەکەی خۆی کاتێکە خزمەتکاری بەیت المەقدیسە ئەو ئافرەتە دەبی ئافرەتێکی عابیدە بی بۆ ئەوەی کەوا ئەو ئافرەتە بتانی بەو ئەرکەی هەستیتن دەبی ناو موسەمایەکە ناو ڕۆکەکەی کونجاوی لەگەیەکت لۆیە بزانە ناوی چ لە منداڵەکە دەری زۆر مهمە ناوەک بی وابەستە بی بەدی ناوەک بی وابەستە بی بە خولوق و ڕەوشت و ئەخلاقی جوان ناوەکی ناسک بی ئەها فاتیمە خەدیجە ئەو ناوە جوانانە ئەو ناوانە ناوی لێ بنێ بەهار ناوەکی شەرعیە خۆشە لێ ئیلا ئەتو ئەو ناوانە بیترکەوە لە قورئان یان لە حەدیسی پێغەمبەر یان خێزانەکانی پێغەمبەر ناوەک بی بەڵام ناوەکی بی خوای بەبیر بێتەوە ئەخر بەهار یعنی سروشت یعنی
خەملاندنی ئەو شتە جوانانەی خوای گەورە لە وەرزێک دەیخاتبن ناوی لێ بنێ بەفرین ناوی لێنێ ئاسیا هەم ناوانە کە ناوی زۆر گەورەیە ناوی زۆر خۆشە سندوس فیردەوس هەمیشە و بەردەوام ئەو منداڵە وابەستەبی لەگە دینی خوا ناوی لێنێ ئایا ئەو ناوانە ناوی لێنێ ناسک ناوی لێنێ بەخشندە میهرەبان ئەو ناوانە زۆر کاریگەری هەیە لەسەر منداڵ لێ بەڕێزان زۆر جار دەبینی ئافرەتێک منداڵی دەبی داچی مردیە لەو وەختەی بابی مردیە برایەکی مردیە تەعزیە دارە بە حساب ناوی لە منداڵەکەی نایە غەمجی ناوی لێ دەنێ دڵ بەخەم ناوی لێ دەنێ یعنی دڵ بەخوێن واللهی ئەو ناوانە ڕنگدانەوەی خودی ناوەڕۆکی منداڵەکەیە لێ خەمت دەداتێ ئەو منداڵە کە ناوی لێ دەنێ غەمجی ناوی لێنێ دڵخۆش لۆ ناوی لێ دەنێ خر تەعزیەباری با بە هەر بۆ ماوەکە بەڵام لەگە طولی عمری ئەو ناوە لەگەر ئەو منداڵی دەڕوە لێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ إنكم تدعون يوم القيامة بأسمائكم وأسماء آبائكم للروج قيامة يوبان دكن بناوي خودي خود لغناوي باوك فاطمة كتي علي سندوسي كتي محمد أدي أقناوك دل بخمبي غمجين بي أو ناونا خوشانا للروج قيامة ما يشر مزاري لو خودي أو من ضالة وهم لبدايك باوك كش لويا وإني سميتها مريم ناوم لناو مريم عابدة خواناس ديندار عند وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم أي پروردگارا أو من دالا ونوي أو من دالا دباريزم بتو بك وذريتها نوكشي من الشيطان الرجيم طبعا بيغمبري خدا دفرمي صلى الله عليه وسلم دفرمي هر من دالك كاتك لدايك دبيتن إلا شيطان نخسه الشيطان شيطان نقرزي ليدا عزيتي أو من دالي دا أو من دالا يصبس في زاع وقريانك دكا يكبدا جيدا زيرينتن بيغمبري خدا فرمي إلا مريم وابنها إلا خاتو مريم لقر كركين بيتن كعيسى عليه السلام شيطان يتغني تخولي بكي ببركتي دعاي دا بيري عيسى بيغمر خاتو حنا لوي دعاء كدن زور كاريگريه زور دعاء بك وهي من دالك بصالح بي بدور بي لشيطاني انس وجن او دعاء انا زور تاثيريه لكاتي شويك لكاتي سديجنو بياو خوان لبير بي او دعاء لبير بي كاريگري زوري هي انت خاتو مريم لو كاتي كلا دايق دبي انت ورده قوره دبي پروردهشي زور جوان بلام لەماوەیەکی زۆر کەم کە لە تەمەنەی هێشتا زۆر گەورە نییە دایک و باوکی هەردوو دەمرن لۆیە پێویستی بە کەسەکە ئەو کەسە بەخێوی بکە چێ بەخێوی دەکاتن مێردی پلچی خاتو مەریەم دەکا مێردی خوشتی خاتو حەنە کە ناوی زەکەریایە زەکەریا پێغەمبەرێکی خوایە لە هەمان ئەو کاتە داژیایە لە کاتی کەوا بنە ماڵی ئالی عیمران لۆیە لەو کاتەدا کاتێکەوە داک و بابی نامینێتن لەو کاتەدا خوای گەورە دەفەرمێ وأنبتها نباتا حسنا پەروەردەیەکی زۆر جوان کرا ئەو خاتو مەریەمە نباتا حسنا يعني شینبوونەک شین بوو لەو دایکە وها پەروەردە بوو وها بەڕێک و پێچی ڕەجی داکوتە لە عەردی کەوا پەروەردەیەکی ئیماندارانەی خوا ناسانە کرا لە سەرەتای منداڵیەوە بەڵام کاتێک کە دایکی نما وەکەفەلەها زەکەریا ئینجا زەکەریای مێردی پلچی خاتو مەریەم کەفالەت و دەستەبەری بەخێو کردی خاتو مەریەم دەکا دوای نەمانی داک و بابی ئەوجا زەکەریا بەخێوی دەکاتن بزانە تەمەشا بکە ئینسان ئەگەر نیەتی لە خوای ساڵح کرد خۆی لە بۆ خوا یەکلا کردەوە ئەو دایکە نامینێ بەڵام خوای گەورە یەکێ لە پێغەمبەرە هەرە بە ڕێزەکانی خۆی کە زەکەریایە وای لێ دەکا ئەو نەزر و ئەو ئومێد و ئاواتەی دایکی مەریەم بێتە جێ بەوەی کەوا دێتن هەردەستن
كفالتي دستبري همو جياني خاتو مريم دكا بخيوي دكا لو يبرا خوش كاني برز او يكرزور مهمه ايما توكل بشمان بخواي بستي او يكرزوزو الجرينجا بس دا ولا خواك كل مره جيانم تنگا من دالك كتسكا تسليمي خوايك ها خواي يقول دفرمي خواي يقول سبحانه وتعالى وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا با اوانيك زودة السد لوي من ضالي قدكا بدي بيلن قوركان غدريان لبكان ميراتك يا بخون نحقيان لقبكان پرورديج خراب نكريت ها لوي ده تسي اوداكو بابا خواي يقول من بعدوش لو من بكا اوداكو بابا حتى من دالكانيان بوخوم بباريزا زانتي اودوشتا فليتقوا الله بأوداكو بابا تقوى خواي وربك وليقولوا قولا سديدا أمي شو بردوام قصي الريك قصي باش قصي آمانزدار لقى من دالا كيامك لو دوار روشي أو من دالا سود لو قصاني أودايكو باوكو ببينيت همي شو بردوام لقى أو نصيحة آموش قال يعني أودايكو باوكو أو من دالا قرشو نمابك أوا فرماني خواي لو إما باخو من بخواب بسينوا ها وكان أبوهما صالحا كزانان درن تن بجلو بيشتربو باوكتي صالح يعني بابي لقوريان بو أو من دالن ببركتي دعاي عبادتي خواناسي أو بياو صالحة خواي قورا مالي أو من دالاني بارد أو ديو يتيمة دو بياوي زور قورا موسى بيغمبر كيتشك لبيغمبراني أولو العزم لقر خضر كيتشك لعبده هر الصالحة كان عملاتي دكان ديوارك راز دكان لبوكو مالي يتيمة چونکە باوچیان پیاوی چاک بووە لێ خوشکانی بەڕێز بەڕاستی زۆر میمە لەو پەروەردەی منداڵ ئێمە وەکو داپیرەی خاتو مەریەم هەرس و کەوت بکەین ئاوا پشت ئەستور بین بەخوا لێ وەکەفەلەها زەکەریا چۆن زەکەریا کەفالەتی خاتو مەریەم دەکاتن ئەخوای گەورە باسی ئەو ڕووداوەمان لێ دەکات دەفەرمێ وما كنت لديهم أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لو كاتدا أتو لاي أوان نبوي لاي بني إسرائيل يكا إذ يلقون أقلامهم لو كاتي كوا كخاتو مريم داكو بابي نامين كزني بخيبكا خلقتي زور دين دعوا دكان أو خاتو مريم بخيوكا طبعا دزان الكسيشيا مع عمران دايتي تشيا شتو آفرت حنا لوي أو خلق همي آوات أخوازو تمناي أو يدكا لبركتي أو بن ماليا بهرمن بن بزانة مشابكة بزانة عبادة وتقوى تل إنساني قولة دكا بوي دبتا دمقالة وبينة وبردتي زور هكا سديوة بعد نوعك أو من ضالي بخيوكا كخاتو مريم بلام خواي قولة سبحانه وتعالى دفرمي هدستن دلن كاك هكا سكبابين قلم وما كنت لديهم يلقون أقلامهم أيهم يكفل مريم طبعا ديارة قلت بابا أو بن مالي شي زور قوريا أو كتشي آساي ديها كتي آفرتشي زور قورا بوا نزري كرديا لو يدبين كسانك دستبروا كفالتي أو من دالب كان كساني آساي دبن أواني أهل علما أواني نوسينيان هيا لو نوسركان أوانيان هالبشان كسن نخبكان شارزايكان أهل علم دبي أوان أو كسب خيوكان لو يكاتي كهاتن يجي لواني كا بيغمبري خواه زكريا خاوني دستو قلمة وتيا كاك هركسك أو قلماني كت دلين توراتيا بيشتر بينو ستوا توراتو إنجيليا بينو ستوا أو قلماني اللي كنا خويان هيشتبوا وكو بيروزي قلمة كان بيند أو ديار قلمي قميش وبتسنة وأقوى قلمي أو كات فريدنا ناو ربارك ناو آوك أجر قلمك لدي خوي لسر آوك وستا أوا دبيتا كفيلي دستبركاري خاتو مريم بلام أوي قلمكي برواو نقم بي أو ناطواني تنكفالتي أو كتب كاتن كخاتو مريم أيهم إذ يلقون أقلام أيهم يكفل مريم شيء شايستي أويا دستبري أو كتولبك كخاتو مريم زانا
وما كنت لديهم إذ يختصمون لو كاتك أوان چێشیان کە تەبینێت و لەوێ نەبووی ئەی پێغەمبەری خوا بەڵام لەو کاتەبەوە یەکلایی بووە هەموو قەلەمەکانیان فرێدا کاتێک کە قەلەمەکانیان فرێدا تەنها قەلەمەکانی زەکەریا پێغەمبەر لەسەر ئاوەکە وەستا بۆیە ئەو شایستەی ئەوە بوو خاتو مەریەم لە کەفالەتی خۆی بگری پەروەردەیەکی کرد پەروەردەیەکی پێغەمبەرانە ئەوە بنەماڵەی پێغەمبەر بوون لۆیە ئەو ئەمانەتی وەگرت کە لەلایەک خێزانی کە دەکا وتمان زەکەریا عەلەیهی السەلام مێردی پرچی خاتو مەریەمە یعنی خێزانی زەکەریا لەگەر دایکی خاتو مەریەم خوش کرد لۆیە دائما ئەوەش لێرەدا ئەگە تەمەشا بکەیت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الخالة بمنزلة الأم خالە دەکە خوشی داک لە ڕیزی دایک دەوایە یعنی ئەگە دایکت نما خوشی دایکەکانت وەکو دایکت وایە زۆر ڕێزیان لێ بدەین پێغەمبەری خوا زۆر فەخر و شانازی بە خاڵوانی خۆی دەکرد حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سعد کوڕی ئەبی وەقاص خاڵی بوو دەیفەرموو هذا خالی فليرني أحدكم خالە ئەوە خاڵی منە یەکێ لە ئێوەش بە خاڵی خۆی نیشان بدە چ خاڵێک وەکو خاڵی منە لۆیە پلچیش کە دەکا خوشی داک لە ڕیزی دایکە زۆر گەورەیە لۆیە لەو کاتدا زەکەریا بەخێوی کرد لەو کاتەدا خاتو مەریەم گەورە دەبی لا بەیت المەقدیس وەکو ئەو ئاواتی کە دایکی هەیبوو کاتی خۆی لەوێن دەرێ دەهات ئەوەی کە پێویست بە خزمەتی بەیت المەقدیسی دەکرد و لەوێن دەرێ ئاعتیکافی دەکرد دەمایەوە لەو ماوەی زۆر ناوە لۆیە لەو کاتەدا زەکەریا سەیری کرد و تەمەشای کرد ئەو کچە لەوێندا دەبینێتەوە بۆ ماوەی زۆر بەڵام عەجایب لەوەیە ناستەوە خواردنی بینی و بگەڕێتەوە ئەدی خواردەی لە چێ دەینی لۆیە کاتێک زەکەریا پێغەمبەری ورد دەبتەوە كلما دخل زكريا المحراب وجد عندها رزقا شتێکی زۆر عەجایب دەبینی هەر کاتێ زەکەریا دەستەکن میحرابەکەی شوێنی نوێژگا ئەو شوێنێک کە ئیمام لێ ڕادەوستی میحراب لێ پێی دەوترێ میحراب یعنی شوێنی شەڕگا شوێنی شەڕکردنی ئینسانە لەگە شەیطان بزانە میحراب طبعا هەموو مزگەوتێک میحرابێکی خۆی هەیە کە ئیمامەکان لێ ڕادەوستن دەفەرمی هەر کاتێکەوە زەکەریا دەستەوێن دەرێ شتێکی زۆر عەجایب دەبینی وجد عندها رزقا رزقێکی زۆر عەجایب و سەرسوڕهێنەر لە چێندە دەبینی عندها لەکن خاتو مەریەم لێدەدا ئەوەی کە زۆر جێی سەرسوڕمانە زەکەریا پێغەمبەری خوایە خاتو مەریەم ئافرەتێکی سوڵحاوە لە خوای وایە خوای گەورە ئەو ڕزقە دەداتێ مەریەم بەڵام نەیدایتە زەکەریا بزانە ئەو بابەتانەی کەشتی ئەستەمە خارق العادەیە پێی دەوترێ معجیزە بەڵام لۆ کەسێکی سوڵحا ژنبی پیاوبی وەکو خاتو مەریەم کە لۆ خوای سوڵحایە خوای گەورە ئەو شتەی دەداتی کە معجیزە نییە پێی دەوترێت کەرامەت خوای گەورە وەکو ڕێزێک ڕزقێکی دەدا خاتو مەریەم کە ئەو ڕزقت یعنی ڕزقێکی زۆر سەرسوڕێنەر کە ئەو خواردنەی خاتو مەریەم لەو وەختە دەی خوارد و پێل لە بۆی دادەنرا لەوێن دەرێ لەو سەردەبوو لەو منطقە و دەڤەرەی ئەو وێندەر ئەو ڕزقە نەبوو و ڕزقێک بوو لەو فەسڵ و وەرزەی ئەو وەخت ئەو ڕزقە نەبووە مەسەڵەن ئەو ڕزقانەی کە لە هاوینێ هەیە لە زستانی لەکن خاتو مەریەم دەیدیت ئەو ڕزقانەی لە هاوینێ ئەو ڕزقانەی لە زستانی هەیە بە دەردەکەوی هاوینان لەکن خاتو مەریەم دەیدیتەوە لۆیە زكريا زور تعجب دكا قال كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا لو تعجب دكا أن لك هذا أي خاتو مريم أو رزق لشي ديلي لشي لودي نية لو منطقة ببارنيا بكرينيا وقت شيمبونينيا أخزور عجائبة أتولت اللي زستاني تريهبي هنزيرهبي كأوانا عادة نبوة أو رزقاني أو وقت خوشي يستجنبوا مرات بيتا لويا سدلت الخاتو مريم دفن قال أن لك هذا قالت هو من عند الله أو رزق للطرف خواي قوريويا خواي قول بيم دادات بلا خوش كاني بريس والله
والله ئەگەر ئینسان خۆی لە خوایەک لا بکاتەوە خوای گەورە ڕزقەکەت دەداتێ لە خەیاڵی ئینساندانیە ئەها خوای گەورە زۆر جار دەفەرموێ إن الله يرزق من يشاء بغير حساب أو اللي خيال تدانية ورزق دات ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب تمشابك أو رزق خوايا يقول داتي يقولوا من تعلو بالموا برادر شي زور بالريس ترى مانجي أو صالاني بيشو لما أجي حفتو هجر رمضان بو دري أمنج إيشم ذكر بوقر معايا دتسوم إيشم ذكر إيشي عملاتي والله دري يعني أو لقلب من ندم أنا دري عبارة من هندتيني تنزا دست من دابرداري أو كي مخومة ما يقولوا له تمشان دل بالساعات وني ودو ساعات روج معي خلون ده يوم خومة راد دستي خوم دادنا هندي شمتيني ونبيتا دري والله ثم لغرفي أودي بارم داو والله دري لخوي أو شان دامي أو كم خواردو كهستا موا هستين يتجنما والله دري إيواري ملا بانجي دا مغربي يعني هندتير أو بوم أو كدانا من أو كبيم دلا سبحان الله دالي إيوان استيني منو طبيعات بلو آيو ندرس وهات تيني تمشكام فمشا الله رزقي خوايا دا تعبدو بند الراستقين كاني خوي شيخ كوشك دالين روجة تيان دارك لداركان لسزم بوي زور ما تيني بو دالين جيشت الراتيشي أوتو زور لك الدول لروي حازري وبينر وبيسر دالين ناتار بون ميزي خويا عند أخوار دوا يعني دخل كان قد دالين أمن يقلى وانا مزور بتيني بو قلتم والله أي خوايا أو زماني من وتاري بيدخين ريتوا كلمة خواو آيات وفرمودي بيغمبري خواي يود بيدا دبري والله نابي بيسي بستنا وهنايما والله دري سبحان الله أوها بين اليقظة والنومان يعني وكوي إنسان كنت زاري دبرجي أوها دري سبحان الله لقر بيغمبري خوا لقر إمامي أبو بكر لهمان أو أشكوت داود كبيغمبري وإمام بكر بيكو كوتياك لوين دري بو دري بيغمبر فرمي أي شيخ عبد الحميد كو قلت يا رسول الله قالك متينيا دري سبحان الله أو أصر بركلا بو أشكفتك يك أو هاتنا ودوم والله دري بحياتم أمن تيني تمندي توزارشك بس أنا أو خواي يقولي بهانا عبدو بندر راستقينا كاني خويدي لو يا خواي يقول إن الله يرزق من يشاء بغير حساب لو يا إنساني إيمان دار تمشابك خشكاني بريس هميشه وبردوام ناء من النبي للرحمة إخوة طبعا بصرهاتي خاتو مريم لبرو بابتك يعني لدز إيمانيا هرب أخوي واي بيوندي بنا مالي آل عمران هي ولد أيدا بيوندي بعيسى بيغمر هي لوين ناتساري بدو حلقة بدو بابت باسي بكي حلقي أورو إن شاء الله تأذى جيشني استأوزا ل زنزيري دابي إن شاء الله لحلقي دابي باسي خاتو مريم ولد أيقوني عيسى بيغمر عليه السلام وأروها أو بابتانا إن شاء الله لزنزيري دابي بازكي وميدوارين خواهي يقول سبحانه وتعالى لما قبولك خواهي يقول عاقبة خير مامك خواهي يقول لقنا أحيا ملاك ما خوش بي أو يوتمان أو يكدمان خواهي يقول بإخلاصه لما قبولك وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.